بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر شوێنەکە سڵاوی ئێمەتان لێ بۆ ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ پرۆگرامەکەمان بەرگێکی هونەری پۆشیوە میوانداری دوو ئەکتەری زۆر بەڕێزمان کردو ئەوانیش بەڕێز کاک ڕێبوار محەممەد کە بەڕێزیان سەرۆکی گروپی خێزانن لەگەڵ خاتوو ئەڵماس مەحێدین کە بەڕێزیان ئەکتەرن قسە و باسەکەین لەسەر تازەترین کاریان کە فیلمێکی درێژە بە ناوی هیوا و ژیانەوە. بەخێر بێن سەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ توش. سپاس بۆ کەناڵی سلێمانی. سپاس. دەستخۆشی لە جەناب دەکەم مستافە بەڕێزە و ئامادەکار و پێشەشکار و پشتی کامێر و هەمووتان. زۆر سپاس. کاک ڕێبوار پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بەڕێستان وەکو دەرهێنەرێک لێرە ئامادەن و هەروەها وەکو سەرۆکی گروپی خێزان بزانم گروپی خێزان ماوەی چەند ساڵە دامەزراوە مەبەست لە گروپی خێزان چۆنە ئەم ناوەتان لێ ناوە؟ گروپی هونەری خێزان ساڵی 2019 دامەزران فیلمێکمان کرد بە ناوی فیلمی خێزان لە خۆشەویستی ئەو فیلمە کە هینێکی کۆمەڵایەتی بوو دیادێکی کۆمەڵایەتی بوو لەسەر خێزان ئەڕۆی ماڵ و عایلەیەک بوو لە دوای ئەوە بڕیارماندا ناوی بنین گروپی هونەری خێزان لە خۆشەویستی خێزان باسی خێزانی جاران لە خێزانی ئێستا بەداخەوە وشەیەکی زۆر جوان بوو لای ئێمە لەبەر ئەوە ناوانە. باشواتە بیرۆکەی ناونانی گروپەکەتان لەو فیلمەوە تەنها خۆت پێت خۆش بوو ئەم ناوەی لێ بنێن یاخود بە کۆمەڵ ئەم ناوەتان لێنە؟ تەمام من پێشنیارم کرد بۆ جەماعەتی خۆمان ئەوانی زۆریان پێ جوان بوو فیلمەکە ماوەی 45 دقیقە بوو چەند دیاردێکی کۆمەڵایەتی تیا بوو کە لەناو کۆمەڵگەی خۆمانە ڕوویاوە ئێتر لە خۆشەویستی ئەوە هەمومان بڕیارماندا ناوی بنێن گروپی هونەری خێزان. باشە بزانم ئەم گروپەی ئێوە تایبەتمەندیەکانی چییە لە چەند ئەندام پێکاتووە ئەگەر هەر کەسێک بێت ببێت بە ئەندام لەم گروپەی ئێوەیە مەسەڵەن ئەبێت چ تایبەتمەندێکی تیا بێت؟ گروپەکە ئێمە ئەندامەکانی دیاریکراو نییە. باشە بۆ نمونە من ئێساڵم 50 ئەندامەیە لە شوێنەگەڵم 80 ئەندام هەیە ئەمە قیاس نییە. هەر کەسێک بێوێ لای ئێمە ئیشکە توانای هەبێت مجموعەیە کە بڵێن ڕێنمایی و مەرجمان هەیە ئەوانی تیا بێت هەر کەسێک بێ ئەتوانێت ئیشکا مەرج نییە ئەکادیمی بێ من خۆم ئەکادیمی نیم هەر کەسێک توانای هەبێت بتوانێت ئەو مەرجانی تیا بێ ئەتوانێت ئیشکا. باش مەرجەکان چین بۆ کەسێک؟ مەرجەکان یەکەمی شت ڕەوشتە ڕۆژبەرزیەوە گرنگترین مەرجە توانای هەبێ و لە هەموو گروپەکانە کاری نەکردبێ چکە ئەندام هەیە لە 6 ئەندام ئەمە ناکرێت. من چۆن هەوی بۆ بکەم یا فۆرم بۆ پڕکەمەوانە مەسەلە تۆچی لە ئاسایش لە ڕۆشنبیری مافەقەتی بۆ وەرەگری لە چەند لاوە بۆی وەرگیرە ئەبێ لێک شوێن ئەندام بێ نەک لە 6 لاوە ئەندام بێ. جا دوای ئەوەش کە ئەبێ نهێنی فیلمەکان پارێزراوە بێت مەسەلە بۆ نمونێمە تەسویرەکەین جاری وایە مەشەدی ئەخیر ئەەکەین کۆتا مەشەد نابێت هیچ کەسێک غێری وێنەگر و دەرهێنەرەکە نابێت کەسیتە بزانە بۆ نمونە تۆ کۆتا مەشەد هەیە نهێنی و کۆتا مەشەدە بڵاو بکەیتەوە بە خەڵکی بڵێ ئەوە گرنگە. بەتەکێتی وایە بزانم سڵایکیش لە خاتوو ئەڵماسکەین بەخێر بێ سەر و سەرچاو زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بەڕێستان لێرن بەم جلە کوردی جوانانە و خانومانانە و زۆر سپاس. ئێستا کاک ڕێبوارش پێی ناخۆشحاڵێ ئێمن بووم بە بێگانە و ئەڵماسخان بۆ بە زۆر خۆشحاڵ بووم ئەڵماسخان کە ئەمڕۆ میوانی لای ئێمە چۆن بۆم جلە کوردی جوانانم لەبەرکە لە ئیشەکاندا زۆربەی بینم ئەمیشە جلی کوردی لەبەرەکەیت؟ منیش چاوەکانی تۆماجەکەم پێ خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ بەشداریم کردو لەم کۆڕە جوانەیە. من هەر بە طبیعەت زۆر حەزم لە جلی کوردیە بۆ هەموو شوێنە لەبەریەکەم چونکە شتی قەدیمە من جلی قەدیمم هەیە شتە تازانە حەز لێ ناکەم ئیتر بۆ هەموو شوێنە لەبەریەکەم. بزانم باسی ئەوە کە وتە جلەکانم قەدیمە بزانم هەرچەند کەمێک لە ناوەڕۆکی بەرنامەکەش ڕۆی نەدەرە بزانم ئەم کراسوکەوە دی ساڵی چەنە زۆر کوردیە ئەمە زۆر کۆنە نازام ساڵی چەنە بەڵام هەتا بڵێ کۆنە بەس جارێک نمسانی خسمە غەسالەوانی پولەکەکانی هەمووی لێبەوە نە دانیشتم هەموویم دوریەوە خۆم هەموویم تازە کردەوانی کەواکەش هەر زۆر کۆنەمەیەکەوا گیرفانەکانی هەیە و لایەکی پیاکەی بۆ ئەویان جلی کوردی کۆنم زۆر خۆشەوێ هەرچەند کچەکان لە دایکەم شتە کۆنانە فڕێ بەس بەخواتەڵم بەگوێی مەکە زۆرم ئەگەر بە گوێ شەکر بێ بە من فڕێمێ بزانم کاک ڕێبوار
بحكم يويك الماسخان تمنيكي هي وأم في المعنشي كأيبينين برهما كانتان تمليتو هني على جروبك تاعنا على أو أن داماني كوري أجرين هم تمنيك تاعنا لا إما فيلمك ما كل كوتشي جنجان بأوروبا لا سيمانجي ولا لا ما بو حتى حفظ صل يعني تو مشهد بيسي بمنالك منال السوا الشيء الأخيرة بالتأكيد تمنكاني لا إما زوبي زوريان بتمنكان كمنتهم جروبي هنا لي خزانة كي جوانا ما دابيني بكم همو كسي كي جوار ناقرين وكو بماسكري منال أساس الدوري هبيت منال ما نيستا شو مكتب تولى 2000 حسابي كل الروزة ولا أنا يا كشتر بيج وقتي بوسا لأن عند كان يخندنا بالتأكيد بستوي إيش ما كدوه ما بله لم بستوي إيش همي كمالاتي پروردي خزاني لكرتور لا منا ولا سرو جلاني أماسان بيلو كردوانيا لكرتوري كوني كردواري رسناتي بتعبتي شهر سليماني لا منا دستان خوش لسر روجا جهانا كان جمزات الإيش ما كدوه بله روز جهانی افراتان مانه هشت ماس کرکاران مانه جنگ من هیا لقیان کان ایش من کردو ل کاتی کرونا سال 2020 سه فیلم کرسی که بنای کرونا آبو کوی فیلم کان مجموعه فیلم کمدی من کردو با جشن کردو معنا مهم مناسبات کانی ما فیلم معنا دوا کوی گشتی 22 فیلم دو کاری شانویش من کردو زور باشه دواتر بسی کاری شانوی کان کم اوه من نبزانی بو کاری شانوی تان کردو زم ام مسخان ماوی چنه کتو لقل ام گروپ جوانه بجداری چن کارت هی لقل یانا والله تازه چمنا ام گروپو بلام گروپی چی زور سرکوتوا خاصه کاغریبوار يعني إشي كي زور جوانكات منش حزم كل زور بيش متمكاغي بارجر هرشي إشي كتبه من عمادم لدو إشي باش داريم كل لدو فيلمه باشا شلون لقال أنا مرتاحي شلون بو يعني أو قررت ياخد حزت كرزيات والله حزم لي من خوم حزة كم إيش بكم زور حزم لكاري هنريا إترك بيني مش كاري هنري جوانكا حزم لي بك لقال كاغري بارا باش داري بكم دو فيلم جوان مان كردوه باش سرتا لقل أما كاري نواندنت كردو ياخد بيشتر كاري نواندنت كردو چونك وني إما الماسخان بناسين زيادة الكاري ركلامة زيادة البجدار بوا كاري وكو نواندن وكوي كلا فيلمك بجدار بياخو لدراما ياخو لإشيكي هنريا بتايبتي چونك ركلام زيادة رتشوتا قلبي بازرگاني أو ناسوتا بواري هنريا بزام يعني يكم كارت لقل كاقربوارا بو كو نواندن نا والله من لدو زاروشتاو هات مصر كاري هنري دو رجلامهم كل الكاك عبد الله وكم ينزور دوهم ينزور سركوتو بمتاعه دو دراما هي هشت كرت فيلم هي فيلم كي دريجي شم هي استشخري كي فيلم كي دريجي ترين لشم شمال او دو فيلم شم لقل كاك ربارة كردوه دست خوش بهتر لما لا لقل كاك ربارة زيادة بردوام ان شاء الله ان شاء الله مرتاح إلا جروبك ارى والله زور اگر إشي جواني هبي وكو بودوري من حزكم باش داري بكم اگر ودوري من جنبي ترى ودا صلادني بالتاكيد و كاك ريبارتاشن بشتت بو بس وبون منا زورق لون المندانجلي او كان كاشنا 8 كوبون منا للان در هنا ركانا وياخذ للان او كساني كاري هنري اكريتشنالي ولا انرن بون منا كسيكي جنج هينيت بميك اب وبهن شواز ام اكتر بير اكا دوري كي بير اعتي بلان بيت لو انا كاتوكا اكترك معناها اما بتمنى ازمونك هي كاري بيبكاتو بو أول شيء تكردوه. باشا بحر كسوي شيء خويبك. قراني بيجا قراني خويب له هنرمند ده أكتر بقى أكتري خويبك. يعني من بيموت إلا السيمان قول لا ما نتاح 17 سال 18 سال. بو من جنجب كم ببيرو بيريبك بجنج هلا بخاتيك أو أكتر دركبت. دايش كمرد همو قدري أزانو لفيسبوك أو مناي بلاك إنه خوز جزونا مرديتا. ده بقى استاء احترام يمكن. من حس كسلو هنرمند كون أنا لقل إما بجداري كم دسي ما جكم. نروج مع مصلحة حكمة هندي لبازار بيني موتي بون فيلمين خوشخاني هوا وتمن بخوبة خش لقلتام. عتيق خان دايكي آريان هماش تي بيوت مع الماسان خوي جردان شبيزنا كا مع مصلحة عبد الله حمد جان هماش يعني هو جانتري موقفة. ونرمنتي شمان هي كانت دعوتي بونري ما قش نامي بونري بون ما شوف كان نايت. لو أنا هر أصلاً قالتش اللي بها زور هنرمندي شيء يا لهولي خاك في المكان ما يشكن شو كان أما خوبخشين. ناتوانین هول السينما بکرین زوری شکر من لهول خاکا زوری هنرمندەکان پشتگیریمانەکەن و جێ دڵخۆشیەموشان بەتەمەنەکانن. بەڵێ ئەیبینم لە وێنەکان ئەیبینم کە دەیانێجێکی دەستخۆش و دەستان خۆش من هەتا بەتەمەن بێ زیاتر ڕێزی لێگرن بەڕاستی شار بەوانەوە جوانە. بەتەئکید وایە کاک لەبەر باسێکی ئەم کارەنوێتم بۆ بکە کە بە ناوی
هیوا و ژیانەوەیە فیلمێکی درێژە بزانم بیرۆکەکەی چۆن بوو باسێکی فیلمە بۆ بکەیت. طبعا ئێمە کە هەچ ئیشە دەکەین ئەو ئیشاناکەین کە لە پێشتران نەکراوە ئیشە هەستیارەکان بۆ نمونە وەکو بە ماسکەی هەموو ڕۆژە جیهانەکە تا ئێستا کەس ئەو ئیشەی نەکردووە تەنها لە ڕۆژێکی جیهانیە فیلم بکە فیلمکە بە خۆبەخشیش لەسەر هەموو ئیشەکان وەکو ژینگە کرێکەر ئیشمان کردو ئەم جارە بیرمان کردو لەسەر نەخۆشخانەی هیوا کە بەداخەوە خەریکە ئەبێتە دیاردا لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن باسی ژینگەیە ئێمە فیلمان کردو لەسەر ژینگە باسی مادەی بێهۆشکار مادەی بێهۆش دوای ئەمە ئینشەڵڵا مقدر نەبێ بتوانین ئیشکەین لەسەر مادە هۆشبەرەکان ئیشەکەین باشە نەخۆشی شێرپەنجە هەم کەناڵەکانی ڕاگەاندن خۆتان نەزان لەم کەناڵەکان دایم باسی یەکەن کە دیاردێکی خەریکە تەواو بڵاو بێتەوانە بیرم لەوە کردەوە نووسین و سینارۆ دەرهێنانی هەرخۆم لەم فیلمە وێنەکە تورمۆنتاژی کاک باو ڕەفیقا بەڕێنماندا کە فیلمە بکەین لەسەر توژبان بە نەخۆشی شێرپەنجە لە فیلمەکە کۆمەڵێک پەیامی زۆر گرنگی تایە کارمان لەسەرەوە کردو توندوتیژی بەرامبەر ئافرەتان بینی نێوان بووک و خەسوو هەڵماسخانە دەورێکی زۆر جوانی بینیوە و لە مەشەدێکی زۆر جوانی هەیە خۆی جوانێترە دەورە بینە جوانە شیرین کردو لای بووگتە خەڵکەم بڵێ خۆزگە و خەسووی من بووە لەسەر خوێندکار و تەلەبە و قوتابی و با بڵێن هەمویان باشە لە ناوەندەکانی خوێندنە کاتێک کە تەلەبەیەک قوتابیەک تووشی ئەو نەخۆشیە بێ چی بکە باشە هۆشیارێکی تەواو گرنگمان بڵاو کردێتەوە کە کەسێک توش بوو نەترسێت یعنی ڕۆژانە خۆتان نەزانن چەندی کەس ئێستا حالیان جەڵدەی دڵ وەکو هین وایە زۆر بووە زۆر ڕاستە بەداخەوە خەڵک دەچێت بۆ شاخەوانی ئەکوێتە خوار و ئەمرێ تووشی حادیسی سایرە ئەبێ تووشی جەڵدەی دەماغە بێ تووشی نازام چیە بێ هەموو کەسی ئەمرێت یعنی بۆ ئیلا نەخۆشی شێرپەنجە خەڵک زیرەی لێ کردو ئەترسێ ئەڵێ کە من توش بم ئەکسەر ئەمرم شەر دنیا من لەگەڵ دکتۆرە بەڕێزانە قسەم کردووە دەرەجە 4مان هەیە باش بووە سپاس بخوا نەخۆشخانەی هیوا باشترین خزمەتی تایە ئەرک و ماندووبوونی کارمەندانی نەخۆشخانەی هیوا و دکتۆرە بەڕێزەکان زۆر بەرز ئەنرخێنین وەکو چۆن پێشتر ئەرک و ماندووبوونی هێزەکانی هێزە ئەمنیەکانی ئاسایش و پۆلیس و کارمەندانی هاتوچۆ هەموو ئێمە کەسێ کە ئیشکە خزمەتی ئەم وڵاتە بکە ئەرک و ماندووبوونی بەرز ئەنرخێنین بە تایبەتی کەتی تەندروستی خۆتان نەزانێت تۆ دوو شەو لە پڵان مناڵەکە نەخۆشە خۆت نەخۆشی چیەکەی هەربێ هەنا بۆ خەستەخانە بەری ئەچیتە لای دکتۆر لەبەرەوە ئەرک و ماندووبوونی ئەوانمان بەرز نرخاندووە مجموعەیە پەیامی گرنگ و هۆشیاری گرنگی تایە بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەستان خۆشە بزانم بەسەوە کە کاری سیناریۆ دەرهێنان و نووسینی ئەم فیلمە لە کاری خۆتە بزانم قورس نییە لە یەک کاتە تۆ ئەم سێکارە بکەیت لە سیناریۆ بنووسی کاری دەرهێنان بکەیت قورس نییە ئەمە زۆر قورسە زۆریش هیلاکم پێوەی بەڵام کە ئیشێک دەودی کە حەمەعەلی خان وتی تۆ تازە فێری سەنعاتەکە بوویت یعنی کە تۆ فێری ئیشەکە بیت جاری وایە نییە ئەوەنە عشق بۆ ئیشەکە هەیە ڕێز و خۆشەویستی بۆ ئەو ئەکتەرە جوانانەکەن زۆر جار ئەکتەرەکان بەخۆبەخش ئیشمانە گەڵاکەن هەموو ئەکتەرێک چەند ئەکتەر بەشدار بوون لە فیلمە 5 ئەکتەر بەشداری کردووە باشە بەڵام ئەم فیلمە خۆبەخشینی لێتە ناشارمەوە هاوکاری کراینە فیلمە بەڵام یەک شت هەیە لێرە ئێمە ئەم فیلمە ڕۆژیوان بۆ شەو ڕۆژە 19 ساعت تەسویرمان کردووە یعنی یەک ژەمە ناخواردنی نیوەڕۆمان خواردوو دوایی ئێوارەش لە فێرمان خواردووە 19 ساعت بردەوام دوو جار بیرمە دوو جار لە زستانە بوو چکە لە یەکی سێوە بۆ یەکی 6 تەسویرمان کرد نزیکی 3 مانگی خەیان دوو جار 19 ساعت تەسویرمان کردو ئەگەر ئەو ئەکتەرە ڕێز و خۆشەویست و عشقێکی نەبێ بۆ هونەر 19 ساعت زۆرە بەدڵنیایی وایە بزانم ئەڵماسخان تۆ چ ڕۆڵێکە گێڕی لەم فیلمەیە وەڵام من ڕۆڵی خەسووە بینم کە بەکەم تووشی ئەو نەخۆشیە بووە شێرپەنجە بووە یارمەتی کوڕەکەم ئێم و نەسیحەتی کوڕەکەمەکەم کە هەتا بتوانێ دڵی ژنەکەی نشکێنێت و چی بوێ بۆی بکات چکە ئەو ژنە گوناحە تووشی و نەخۆشیە بووە لە جیاتی ئەوەی کە لێ تووڕەبێ و هینی پێکوای ئەبێت دڵخۆشی باتەوە ئەبێ ورەی بەرزکاتەوانێ ئەوە بۆ من دەورێکی جوان بوو کە ئەو خەسوۆم بینیوە و نەسیحەتی کوڕەکەمەکەم بزانم بەدەر لەوەی کە ئەو ڕۆڵەت بینی و نواندنت کردووە لەوەیە تا چەند لەگەڵ ئەوەیە کە ئێمە کەسێکمان تووشی ئەم نەخۆشی ئەبێ کە بەداخەوە و کاگرەبار ئاماژەی پێکرد لە ئێستا ئەگەر بڕوان ناکەم
وەمالیاتۆ لەناو خێزانەکانە تاکوتەرا توش ئەبێت لە قوتابخانەکانە وەکو کاکرێبار باسی کرد زۆرێک لە قوتابی زۆر کەسێک کە تووشی ئەم نەخۆشیە بۆ بە دیاردەیەک بەداخەوە بزانم تا چەند لەگەڵ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئێمە یارمەتی ئەوانە بین کە تووشی ئەم نەخۆشیە بوون مەرج تەنها بەس عیلاج و داو و دەرمان و چۆنەڵی دەرزی و حەق نییە چارەسەرەکان تا چەند لەگەڵ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئێمە یارمەتی ئەو نەخۆشانی شێرپەنجەوەین ئەم نەخۆشیەکی قورسە بەڵام ئەبێ ئەو کەسی کە لەگەڵیاتی لە ماڵەکە هەتا ڕەفیق تا لە دەرەوە تا دراوسێ ئەبێ بە هەموو هێزێکی وانێ ورەیەکی زۆر بەرزی بەنێ کە هورەی بەرز لەو نەخۆشە ئەوە بە سەربی لە حەبوو دەرمان نکات و جاری وایە بە پێکەنینێک بە ڕوویەکی خۆش بە دڵێکی خۆش ئەو نەخۆشە دڵی خۆشە بێ لەبەر زۆر پێویستە و زۆر دکتۆرەکانیش زۆر یارمەتیانێن بەڕاستی ئەوانیش زۆر هیلاکن لەگەڵیانە بەڵامی تر ئەو نەخۆشە ئەبێت زۆر ورەی بەرز بێ ئەبێت کە سوکارەکەی ورەی بەرزکەنەوە کە ئەو نەخۆشی بیر بچێتەوە بۆ زیاتر نەبێت لە لەشای شڵا وردەوردەکەم بێتەوەهانی زۆر ڕاستە بزانم ئەڵماسخان لە ئێستا ڕۆڵی ئافرەت لە کای هونەریە چۆن ئەبینی لەبەرەوەی ئێوە خۆت لە خێزانێکی هونەرمەندی ساڵانێک مامۆستا عومەری برات کە جێشانازیە بۆ هەمومان ئەوەی کردو کە ڕۆڵی ئافرەت ببینێت لە چەندین شانۆگەریە بەڵام لە ئێستا بە خۆشحاڵی و خوشکەکەی دەورێکی جوانی هونەری ئەبینێ لە کارە هونەرەکانە تا چەند لەگەڵ ئەوەی کە ئافرەتان ئەو حەز و خولیایی کە هەیەە بەدی بێنن بە تایبەت لە کاری هونەریە چۆن ئەیبینیت؟ وڵی ئەوە شتێکی زۆر خۆشە من خۆم باسی خۆمەکەم پێشاکە من ئەو خەونم هاتەتی من مناڵ بووم عومەری برامە چوو بۆ تەمسیل هات و پرۆڤەیە کرد باوکم خۆ عەفەکانەیە هێش بچم زۆرم حەز لێ بۆ ئاوت هەر لە دڵمان مایە هەتا پێگەشتم 2010 چوومە کاری هونەریەوە و داوا لە هەموو ئافرەتێکەکەم کە ئەو خەونانەی لە دڵیانەیە بیان هێن نەدی شەرنی هەر کاری هونەری بێ هەر ئیشێک هەر شتێکە خۆیان ئەیانێ بە ئەو خەونی خۆیان بێن نەدی و ئافرەتیژمە لە کاری هونەریە بەڕاستی ئێستا زۆر سەفرە چونکە زانی بۆ چیچ ئافرەت ئەبێ کە ئەچێتە سەرکاری هونەریوانێ ئەبێت دەرهێنەرەکە سەیری بکات چێکی زۆری نەبێت تەجمیلێکی زۆری نەکرد بێت نینۆکی سەناعی و ئۆم برژانی سنا ئەو شتانیان نەبێت ئەبێ ئەو کەسەکە چێ بە شتێکی زۆر ئەتیادەوە بچێت شتێکی زۆر ڕێکوپێکەوە بچێت کە سەرنجی خەڵق ڕابکێشە من جاران عومەری برام جل کوردەکانی دایکم لەبەرە کرد ئێستاژە و ڕستمشتانی کە ئەبینم گریانمێکە ئەو جلە کوردی جوانانە بەڵام هەمووی فەوتاوە ئێستا کوا خەڵق و جل لەبەرەکە شتێکی تەسک و تروسک و ڕوت و قوت لەبەرەکە بەڕاستی ئەوە هونەر نییە یا ئەچن بۆ سەیری فلیمەکەن من کە ئەچم سەیری فلیمەکەم ئەبێ بیر بکەمەوانی ئەو فلیمە بزانم غەڵەتەکەی چیە باشەکەی چێ چاکەکەی چێ دەوری جوانی بینە چێ دەوری خراپی بینە بگەڕێن بە هەموو بیر و هۆشم چاوم خەمە سەر ئەو فلیمە بەڵام بەداخەوە ئێستا نا ئێستا هەر ئەچن بۆ خۆ جوانکردن و سیرکردن و هەر لێش تێشی ناگەن فلیمەکە چییە بەڵام لە ڕوویەکەوە تۆ لەبەرەوەی لە خێزانێکی هونەری وە لە کاری هونەریە بەشداری ئەەکەی حتمما بە چاوێکی هونەریشەوە سێری کارە هونەریەکانەکەی ئەوە هەستەکەم یعنی جیاوازتر بێ لەو کەسێک کە بۆ نمونە وەکو بینەر بچێت ئەیوان تەمان ئێمە تەمەنێکی گەورەمان بینیوە ئەنجام من عومەری برامم بینیوە ئەو یەکەم کەس وەکە ڕۆڵی ئافرەتی بینیوە تا ئێستا ینی من کە ئافرەتم ناتوانم دەوری ئەوە بینم ڕاستی دەورەکانی منە جوان بووە بەڵام بیسە کە سێری ئەو دەورانی ئافرەتانی ئێستا کە من گاڵتەم پێیە ڕاستیمانە هونەر نی خۆیان دەرەخەن بۆ ئەوەی لە تەلەڤیزیۆن خەڵک بیان بینی بڵێ فڵان کەسە ئەزێکی ڕۆتی لەبەرایە شتێک جلێکی ناشرین لەبەرای کاجێکی ناشرین کرد ئەوانە هونەر نین ئەوانەش زۆرێک لە هونەرمەندەکان زۆر گلەیان لەو کەسانە هەیە کە هەنێک دەم و چاون بەڕاستی با ئێمەش ئیشەکە ناشرین نەکەین نەبێت بە شتێک ینی هەنێک کەسن لە خۆی چۆن لە هەموو بوارێکە هەنێک کەس هەیە هەنێک ئیش ناشرین ئەکا لەگەڵ ڕێزم لە بواری هونەریشا لە ئێستاە هەنێک کەس هەیە کە بەداخەوە ئەکتەر نین تەنها مەسەلەن بۆ کات بەسەربردنە یاخود بۆ خۆ دەرخستنە ئیتر ناوی خۆیان ناوە ئەکتەر بە هەر شێوەیەک بێ بزانم کاکرێ بوار کێ پشتگیری ئەم کاری ئێوەی کردووە باسیەوەتکە کە خۆبەخشی نییە بەڵام بڕێک پارەی کەم لەوانەیە لە پڕی ئەوە وەرگیرا بە بزانم کێ هاوکاری ئێوەی کردووە چۆن ئەم کارەتان جێبەجێ کردووە کوالێتی ئەم کارە لە ئاست ئەو گەورەی ئەو بابەتەیە هەیە ئەو تۆوەکو دەرهێنەرێک فلیمە کۆنەکانمان چکە خۆبەخش لەوانەیە بە کامیلی احتیاجی تەسویبان کردبێ بەڵام لە ڕێکخراوە دیموکراتەکان لە بەشی NGOکان لە فلیمی مرۆڤ و ژینگە ئەوان جارێک هاوکاریان کردین باشە تەنها بۆ ئیشەکە ینی هەنێ هاوکاری هەیە مەسەل ئێستا فیلم ئەەکەی پارێکی زۆر خەیاڵی وەرئەگرن پێی وەرئەگیرە ئەوە نەشی لەوانە تێنەچێت بەڵام ئەو شەی ئەو ئێستا کردومانە
کابراایك نەویست ناوی بێنین وەکو خێرخوازێک دەستی خۆش بێ و خێریشی بنووسێت چونکەم کارێکی خەیریە تەنها توانێمان ئیشەکەی پێ بکەین یعنی مەسەل ئەوە نەبووە کە بەڵام لە ڕووی کوالیتەوە بە کوالیتێکی بەرز نظامی سەوت و دەنگ و ڕنگ و هەموو شتەکانی فول کوالیتیە توانیمان ئیشەکەی پێ بکەین. زۆر باش هەمان نەخۆشخانی هیوا فیلمێکی ترمان ئامادەیە چونکە هەزاران چیرۆک هەیە بۆ نەخۆشی توێنە شێپەنجە ئەمان کۆمەڵێک ئەگەر من ئێستا ئەم فیلمە باسی بکەم 5 فیلمە 5 فیلمە لە یەک فیلمی سەعاتیە کۆم کردێتوانێ ئەگە بیکەمە درەماکی 30 حەڵقەی بەشی ناکات ئەمەنە بەسەرهاتەکان زۆرە یعنی فیلمە کە سەیری ئەەکەی مەجای ئەوەی نەکە ڕووکەی بۆ لە هەمووی ئەکشن هەمووی ڕووداوە هەمووی حرەکەیە هەمووی جوڵەیە ئەوە نییە بڵێ تۆزە خەولێکە جادە پیشانە ناخواردنە پیشانە ئەوە نیە هەمووی جوڵەیە فیلمی دومیشمە ئەوە منە بە هیچ شێوەیە کاتکوشتنم نییە ئەی مەجای ئەوە نییە ئەمەنە کاریگەرە مەشهدەکان یعنی من لە ئێستاوە داوای لێبوون نەکەم لەو بینەرانێکیە لەوانە دڵیان تونند بێ هەندێشتیتە ئەمە ڕاستی ژیانە بێت تۆ بزانێ لە هەموو ماڵێکا لەوانە شتانە ڕووبە خواردنی پیس ژنگەی پیس ئەم هەموو خواردنی ماوە بەسەر چوانەکە هەمومان مەعارزین بۆ نەخۆشیە لە ئێستاوە خۆمان ئامادەکەین کە نەترسین ڕوبەڕوومان بێتەوە فیلمیدا هاتووشمان بەڵام بە ستایلێکی زۆر جیاواز هەموو ئەکتەرەکان ئەگۆڕێن خۆم جایی داهات و دەورە بینم هەموو شتەکانی جیاوازە لە یەکەم چونکە ئەو کەسێک کە داوای ئەکات جارێ نامێناوی بێنم چونکە تەواو شتەکانمانی نەبە لەوێ نەگرتنیان حالێن لەوێ نەگرتنیان هەموو شتەکانیان جیاوازە ئەکتەر و سیناریۆ دەرهێنان و هەموو شتەکانی جیاوازە. ئەم فیلمەتان لەکوێ نمایش ئەکەن؟ 26 2024 ڕۆژی چوارشەماکە کاتژمێر 5 ئێوارە لە سینەما سالم هاتن بۆ هەمووانە بێ بەرامبەرە بەبێ بلیت. باشە بۆچی نەتکرد بە بلیت کاکڕێ بوار؟ من بۆ خۆم شخصی خۆم هەتا ئێستا هیچ فیلمێکمان بە بلیت نەبووە حەز ناکەم بە بلیت. ئەتوانێ بەسەرەن بکرێ بە بلیت بەڵام پارێکی ڕەمزی بێت هەمیش ئەم بۆ پشتگیریەکە بۆ سنووقی کۆمەکدانەکە سێبیە خێر کا خۆی لە گیرفانی خۆی هەر لە هەزارەوە هەتا چەندێکی پێ دەتوانێت بۆ پشتگیری بۆ نەخۆشخانی هیوا وەکو کۆمەکێک ئەو ئەتوام لە نرخی بلیتەکە پێم خۆش نەبووە نرخی بلیت دادرێن چکە ئەبێتە دیسانە بووە تێبار و تجارەت خەڵگەڵم پارێ بۆ کوێ کە تۆ سنووقەکە و دانا بە شایەتی خۆیانە جنی خۆیانە با سنووقێک دانێن ئەو کاتە خەڵک هاوکاری بۆ هیوادان. باشە دەستان خۆش ژۆماندوونە من جامە عەفو ئێمە فیلمی تریشمان کردووە کۆچی گەنجان بۆ ئەوروپا مرۆڤ ژینگە لە سلێمانی و کەرکووک و هەولێر هەموو قەزا و ناحەکان خۆمان پاسمان گرت و ئەکتەرەکان لەسەر ئەرکی خۆمان لە هەموو شارەکانە ئەو فیلمانەمان بردووە هەر بەبێ بەرە حتا لە شاری هەولێریش ڕێکخراوی لەوانی دیموکراتی کوردستان ئەوانی شەکان گرت ئەستۆ سینەمایەکەم وەگرتین لە هەموو شوێنەکان بەبێ بلیت نمایش لە ناوەندەکانی خوێندنیش بابێرم نەچێ ناوەندەکانی خوێندنیش ساڵی پارێزا لە 25 مەکتەب خۆم بە ساری خۆم بەسەر مەکتەبەکانە گەڕام ئەو فیلمانی کە پەروەردەییە بۆ تەلەبە ئەبێ نمایشمان بە دڵنیاییە و زۆر ڕاستە بەداخەوە ئەم نەخۆشیش هەستەکەم ینی لە کاتێکا پشکی شێر زۆربەی بەر مناڵکەوتووە بەداخەوە ئەم جبس و بیبسی و شتانەی خۆن مناڵ نیە جبس نەخۆ ئەندۆمی نەخۆ هەمووشی پیسە من پرسیاری کەوتۆم نەماوە زۆ سپاسانەکەم زۆر بەخێر بێن دەستان خۆش بێماندوونە بن هیوادارم ئەم کارانەتان بەردەوام بێت هەر کەسێکمان لە ڕێگەی خۆیەوە ئەو پەیامی کە پێیەتی ئەگەر پەیامەکە هۆشیاری بە زۆر باشترە بڵاوی بکاتەوە ئێوەش تۆش لە ڕێگەی ئەکتەرە بەڕێزەکانتەوە لە ڕێگەی خات و ئەڵماس و ئەکتەرانی دیکەوە کە لەگەڵ تا بەشدارن دەستخۆشیتان لێکم هیوادارم بەردەوام من ئەگەر شتێکتان ما بێ من سپاسدانەکەم ببوورە کە کاتەکەی ئێمە تەنها ئەوەندەی حەزمانەکە قسە و باسی زیاتر بکەین بەڵام زیاتر پێمان خۆش بوو کە ئەم بەرنامەیە تایبەتمەندکەین بۆ ئەم کارە نوێتان سپاس دەکەم زۆر سپاس کات و ئەڵماس و خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە ئەم خاتوونە جوان و پێناسایی کاگەڕێوارە دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم دەستی خۆش بێ هیوادارم هەموو کەسێک بتوانێت لە ماڵی خۆیەوە ئەگەر مەجای نەبوو نەیتوانی بینەری بێ بلای خۆ بڵاوی کات و کارێکی خێری و ئینسانیە مەجموعەیە وەکو باسم کرد پەیامی گرنگی تیا هیوادارم زۆرترین بینەری هەبێ و هاتن بۆ هەمووان ومەش لە خزمەتی بینەران دووبارە زۆر سپاس بۆ کاگڕێبوار کە بەڕێزیان سەرۆکی گروپی خێزانن لەگەڵ خات و ئەڵماز محەدین کە بەڕێزیان ئەکتەر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە و باسمان کە لەسەر نوێترین کاریان کە فیلمی هیوا و ژیانەوە تا پرۆگرامێکی تر شاد بن خۆتان